چۆن دکتۆر لە ژەمی بەیانیان چی بخورێ ژەمی نیۆڕان چی ژەمی ئەوارانجی ڕەنگە ئێستا ڤێگینێک دەستیاوەتیە بەڵام ڕەنگە ڕێگە هەڵەکەی گرت بێ بۆ منە لە بەیانیان ئەو ماس ناخوا بەرەمەکانی شیرەمەنی ناخوا ئەبێت چی بخوا ئەبێ ڕۆنی مەسەن ڕۆن لە چی کەرەی کوردی ڕۆنی خۆمانە ئەمان نەش نابێمان بەڵای سەمە زۆرم پێ خۆشە بزانم سێ ژەم دەبێت چی بخۆن بەزانانی کە فێکن خۆی لە بیداتە ئەبێ بگەڕێتەوە بۆ چی بگەڕێتەوە هەموو سەرچاوە ڕۆکیەکان بۆ من ئێمە شیر گەورەترین کێشەی هەموو يعني وەکتوانم بڵم مرۆڤایەتی لەسەر ئەرزا کاوەبرتێ لە شیرمەنیەکان زۆر ناتەندروستە بە تایبەتی شیری مانگا حل لە ڕووی لە چەندها بەرنامە باسم کردو حل لە ڕووی جینی و شیاو نییە بۆ ئینسان يعني لە 75 هەموو سەر ئەرز ئێستا ناتوانێت ئەو شەکرەی کە تیاتی لاکتۆزی پێڵن هەموو کێشەمانەیە لەناو ماسی مانگاش نەخۆی ئەتوێنی خۆی نەموتەوە ینی بانی خۆی ئەمریکا باشترە بەتەکیدی 100% مباشرەتەن ڕاستەوخۆ لینکی هەیە لەگەڵ زۆربەی نەخۆشیەکانی دڵ گرەیبۆرەکانی خوێن مباشرەتەن لینکی هەیە بۆ پیاوان لەگەڵ دروستبوونی سەرەتانی پرۆستات سەرەتانی کۆڵۆن بۆ ئافرەت سەرەتانی مەمک مباشرەتەن کێشەی قەڵەوی بۆ دروستەکات و ئەبێتە هۆی زۆر بەغەڵەت تێگەشتنیکەوە کالسیۆم ئیلابێ لە پەنیر و شیرا دەستمان کرد بەعکسەوە ئەو کەسانێکەوە بە تایبەتی لە تەمەنا دوای 40 ساڵیەوە شیر ئەخۆن ئەبێتە هۆی خاوبوونەوە و یاخو پوکبوونی ئێسکەکانمان زووتر تووشی شکانە بێتوەمانە کێشەی هۆرمۆنیکی گەورەی زۆرمان بۆ دروستەکات هەندێک ڤیتامینی گەورەی تایە کە بەتەواوەتی ئێستا بۆ ئێمە سەری کە مانگەکان چۆن بەخێوە کرێ بۆ ئێمانە مەسەن پێ هۆرمۆنێکمانی کە پێێتە IGF insulin cause like growth factor پێڵین ئەم هۆرمۆنە لە عادەتیە بۆ گەشە و نەشونمایە بڕێکی زۆری تێدایە لە ناو شیرەکانە ئەمە خۆی مسەرتانە زۆربەی کات ئەبێتە هۆی دروستبوون و تێزەدانی سەرتانات لەناو لەشی مرۆڤ ئەمانە ئەبێت چی بکەین ئەبێ گەڕین بە بەدایلەکان طبعا ئاسان نییە لە معلوماتە پێتەڵە من زۆرش گرانە مەسەن بۆ بەدیلی شیر چیمان هەیە شیری شۆفانمان هەیە شیری گوێزیندیمان هەیە شیری بادەممان هەیە بەڵێ بالضبط شیری برنجمان هەیە شیری سۆیمان هەیە بەڵام ئەمانە تا چەند لە لای خۆمان هەن دکتۆر ئەم جۆرانەی هەیە ئەم جۆرانە زۆربەی کات لە سوپۆرمارکێتەکان بە سعرێکی گرانە تەوان ئەزانم ئەمانە بەڵام ئەگەر لێ ببدا ببڕێ مەسەن بۆ مەشیری گوێزی هندی ئەتوانی خۆت لە ماڵەوە گوێزی هندیەکە بێنی بی کڵۆنی بۆم فترەیەکی کەم و دوای ساردیکەیتەوە شیرەکەی دەسەکەوێت و لە هەمویان مهمتر شیری سۆی بەڵام سۆی لەبەر ئەوەیە بە هەمان شێوە سۆی مادەیەکەکەوە GMO پێڵێن واتە جەنتیکلی مۆدیفاید دەستکاری کراوە جینیان ئەوش زۆر باش نییەمان